کلارا زتکین و ئەلێکساندرا کۆلۆنتای کێ بوون؟ باسکردن لە 8 مارس بێ باسکردن و یادکردنەوەی ئەم دوو ڕابەرە بەرجەستە و مێژوویەی جوڵانەوەی سۆسیالیستی کرێکاری و جوڵانەوەی ژنان ناتەواوە. بێدەنگیکردنی ناوەندەکان و هەڵسوڕاوانی فێمینیست سەبارەت بە مێژووی ئەم کەسایەتیە گەورانەی جوڵانەوەی ژنان هۆکاری ئاشکرای هەیە. ئاخر لە کەسایەتی ئەم دوو ژنە خەباتکارەدا هاوچارە نووسی و هاومێژووی جوڵانەوەی کرێکاری و جوڵانەوەی ژنان بەرجەستە دەبێتەوە. ئەمەش ڕاستیەکە کە فەلسەفەی وجودی فێمینیزمی بورژوازی پەردەپۆشکردنێتی. کلارا زتکین 5 تەمووزی 1857 لە ویلایەتی ساکسۆنیا لە ئاڵمان لەدایک بووە. باوکی کلارا مامۆستا بووە و ئەمیش پاشتەواوکردنی خوێندن وەک مامۆستا کاری کردووە. لە ساڵی 1874 پەیوەندی لەگەڵ جوڵانەوەی ژنان پەیدا کردووە و لە 1878 بۆتە ئەندامی حزبی سۆسیال دموکراتی ئاڵمان. بەهۆی ڕاوەدوونانی پۆلیس لە هەمان ساڵدا ناچار بووە بچێتە زیوریخ لە سویسرا و لە 1882 چۆتە پاریس. کلارا لە پاریس ڕۆڵی گەورەی لە پێکهێنانی ئەنتەرناسیۆنالی دووەمدا بینیوە. کلارا بایەخێکی زۆر گەورەی بە کێشەی ژنانداوە و لە بواری خەباتکردنی بۆ فرسەتی یەکسان و مافی دەنگدان بۆ ژنان کەسایەتێکی بەرجەستەی سەردەمی خۆی بووە. ئەو بناغەدانەری جوڵانەوەی سۆسیالیستی ژنانی ئاڵمان بووە. لە 1891ەوە تاوەکو 1970 سەرنووسەری بڵاوکراوەی یەکسانی بووە کە بڵاوکراوەی ژنانی حزبی سۆسیال دموکراتی ئاڵمان بوو. ئەم بڵاوکراوەیە لەسەر دەستی کلارا بە جۆرێک فراوان بووە کە لە ساڵی 1940 تا 125,000 دانەی لێبڵاوبووتەوە. لە کۆنگرەی حزبی سۆسیال دموکراتی ئاڵمان لە ساڵی 1896 کلارا زتکین سەرنجی کۆنگرەی بۆ ئەوە ڕاکێشا کە تەنها بە خەباتی هاوبەش لەگەڵ ژنانی پرۆلیتاریا سۆسیالیزم دەتوانێت سەربکەوێت. ئەو لە وتارێکدا کە لە ژێر هەمان ناونیشاندا خوێندیەوە لە کۆتاییدا وتی وەک چۆن پرۆلیتاریا تەنها بە خەباتی یەکگرتو بێ لە بەرچاوگرتنی جیاوازی نەتەوەیی و پیشەیی دەتوانن سەربکەون، هەروەها تەنها کاتێک دەتوانن سەرکەوتن بەدەستبێنن کە شان بەشانی یەکتر بێجیاکردنەوەی جنسی ڕابوەستین. هاوکاری جەماوەری بەرینی پرۆلیتاریای ژن لە خەباتی ئازادی خوازانەی پرۆلیتاریادا یەکێک لە پێشمەرجە سەرەکیەکانی سەرکەوتنی سۆسیالیزم و بیناکردنی سۆسیالیزمە. ئەو بە وەفاداری بەم بیرکردنەوە و تێڕوانینەی خۆی بە هیممەتێکی گەورە لە هەموو بوارێکدا هەوڵی بەرجەستەکردنەوەی کێشەی ژنانی دەدا. ئەوە بوو لە یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی ژنانی سۆسیالیست کە بەر لە کۆبوونەوەی ساڵانەی ئەنتەرناسیۆنالی دووهەم لە ساڵی 1970 لە شتۆتکارتی ئاڵمان بەسرا، بیرۆکەی ڕێپێوانی جیهانی لە یەک ڕۆژی دیاریکراودا بۆ داکۆکی لە مافەکانی ژنانی کرێکار لەوانەش مافی دەنگدان پێشنیاری کرد. 3 ساڵ دوای ئەوە لە دووەم کۆنفرانسدا کە 100 کەس لە نێونەرانی حزبە سۆسیالیستەکان و ئیتحادیە کرێکاریەکانی ژنان و کۆڕ و کۆمەڵ و یانەکانی ژنان لە 17 وڵاتەوە تێیدا بەشدار بوون، بڕیاری دانانی ڕۆژێکی وەک ڕۆژی جیهانی ژنانی پێشنیار کردووە و بەڕای هەموو بەشداربووان پێشنیارەکە قبول کرا. زتکین ئەم بڕیارەی لەسەر کاغەز نێشتەوە و لە 19 مارسی 1911 یەکەمین ڕۆژی جیهانی لە ئاڵمان و چەند وڵاتی ئوروپایی تر یادکرایەوە. ئەلێکساندرا کۆلۆنتای کە یەکێکی تر لە هەڵسوڕاوانی
سۆسیالیستی ژنی ئەو سەردەمە بوو و لە ڕێخستنی خۆپیشاندانی ئاڵمان چالاکانە بەشداری کردبوو سەبارەت بە خۆپیشاندانی ئەو ڕۆژە دەڵێت سەرکەوتنی ئەو ڕۆژە لەسەر و هەموو چاوەڕوانیەکانەوە بوو. ئاڵمان و نەمسا لە ڕۆژی ژنانی کرێکاردا دەریایەک لە جۆش و خۆشی ژنان بوون. کۆبوونەوەی جۆراوجۆر لە هەموو جێگایەک ڕێکخرا. لە شارۆچکە و تەنانەت هێندێک لە گوندەکانیش هۆڵەکان بەڕادەیەک پڕ بوون کە داوا لە کرێکارانی پیاو کرابوو کە جێگاکانی خۆیان بدەن بە ژنان. دیارە ئەمە یەکەمین نیشاندانی گیانی جەنگاوەری میلیتانتی بوو لەلایەن ژنانی کرێکارەوە. پیاوان لە ماڵەوە لە لای مناڵەکانیان دانیش بوون. ژنەکانیان ژنانی زیندانی کراوی کونجی ماڵ چوون بۆ میتینگەکان. لە خۆپیشاندانە فراوانەکاندا کە نزیکەی 30,000 بەشداریان دەکرد، پۆلیس بڕیاریدا کە لافیتەی دەستی ژنان دابگرێت. ژنان بەرامبەریان وەستانەوە. لەو دەستە و یەخەبوونەوەی بەدوای ئەمەدا پێشهات، خوێن ڕژان تەنها بە هاوکاری ئەندام پارلەمانە سۆسیالیستەکان بەری پێگیرە. لەناو حیزبی سۆسیال دموکراتی ئاڵماندا کلارا زیتکین لە پاڵ هاوڕێی هەرەنزیکی ڕۆزا لوکسەمبۆرگ یەکێک بوو لە کەسایەتیە بەرجەستەکانی باڵی چەپ و شۆڕشگێڕی ئەو حیزبە. لە جەدەل لە بەرامبەر ڕەفێژنیزمی ناو حیزبدا لە سەرەتای سەدەی 20 لەگەڵ ڕۆزا لوکسەمبۆرگ ڕەخنەی توندیان لە تێزە ئۆپۆرتۆنیست و ڕەفۆرمیستەکانی ئێدوارد بەرنشتاینیان گرت. لە ساڵی 1916 لەگەڵ ڕۆزا لوکسەمبۆرگ و ژمارەیەکی تر لە هاوڕێکانیان گروپی ئسپارتاکیست و 1970 حیزبی سۆسیال دموکراتی یەکگرتووی ئاڵمانیان پێکێنا و لە 1970 بە حیزبی کۆمونیستی ئاڵمانەوە پەیوەست بوو. لە نێوان ساڵەکانی 1920 تا 1933 لە پەرلەمانی ئاڵمان وەک نوێنەرێکی حیزبەکەی ئەندامی پەرلەمان بوو. لە ساڵی 1932 وەک سەرۆکی پەرلەمان بانگەوازی خەڵکی ئاڵمانی کرد کە لە دژی نازیسم خەبات بکەن. پاش هاتنە سەرکاری هیتلێر ناچار بوو ئاڵمان بەرەو رووسیا جێبهێڵێ و لەوێ لە 20 حوزەیرانی هەمان ساڵدا و لە تەمەنی 76 ساڵی بۆ هەمیشە چاوی لێ. بالێرەدا باس لە ئەلێکساندرا کۆلۆنتای بکەین. جێگا و شوێنێک کە کلارا زیتکین لە مێژووی جوڵانەوەی ژنانی دنیادا هەیەتی مەگەر تەنها ئەلێکساندرا کۆلۆنتای لەو ئاستەدا بێت. ئەلێکساندرا میخایلۆفنا کۆلۆنتای لە 31 مارسی 1872 لە خێزانێکی ئەریستۆکراتی ڕووسی لەدایک بووە. باوکی ژەنەراڵێکی گەورەی سوپا و دایکی کچی بازرگانێکی گەورەی فنلەندی بووە. وەک کچە ئەریستۆکراتێک خوێندنی لە ماڵەوە بە سەرپەرشتی مامۆستای تایبەت ئەنجام داوە. ساڵی 1893 ئەلێکساندرا هاوسەرگیری لەگەڵ ئامۆزای خۆیدا کرد. بەڵام پاشماوەیەکی زۆر کورت هەستی بە بێزاری کردووە لەبەر ئەوەی ژیانی نوێ لەگەڵ ئارەزووی قوڵی ئەو بۆ فێربوون و پێگەشتنی زیاتر ناکۆک بووە. لە کاتێک کە لەگەڵ مێردە ئەندازیارەکەی لە یەکێک لە گەشتەکانیدا سەردانی کارگەیەکی گەورەی جلوبەرگ دەکەن، کۆلۆنتای تەرمی مناڵێکی کرێکار لە نێو کۆگایەکی ئەو کارگایەدا دەبینێت کە زۆر بێبایەخ لە نێو شتومەکەکاندا فڕێدراوە. ئەم ڕووداوە دەبێتە سەرەتای گۆڕانێکی گەورە لە ژیانیدا. ساڵی 1898 کاتێک بە نووسین و بیرکردنەوەی مارکس و لەنین ئاشنا بووە، بە مەبەستی خوێندن ڕووسیا و هاوکات ژیانی ژن و مێردایەتیشی بەجێهێشتووە و بۆ خوێندنی ئابووری سیاسی ڕووی کردوتە زیڤریخ. لەوێ بەشداری لە جوڵانەوەی سۆسیال دموکراتی ئاڵماندا کردووە و پەیوەندی نزیکی لەگەڵ
دەرکەوتووترین ڕابەرانی وەک ڕۆزا لوکسامبۆرگ و کلارا زیتکین دروست کردووە. پاشان گەڕاوەتەوە بۆ رووسیا لە ساڵی 1906 بە مەبەستی توێژینەوە لە کێشەکانی ژنانی کرێکار و ڕاهێنان لەسەر شێوازە جۆراوجۆرەکانی سازدان و هاندان لە نێو ژنانی کرێکاردا لەگەڵ هاوڕێکانی لە حیزبی سۆسیال دموکراتی رووسی یانەی ژنانی کرێکاری پێکهێناوە. ئەم یانایە کاریگەری لەسەر پێکهاتنی ناکۆکی سەرەتایی جوڵانەوەی سۆسیالیستی ژنانی رووسیەدانە. کلۆنتای بەهۆی ڕاودونانی پۆلیس ساڵی 1970 ناچار بوو دووبارە رووسیە جێبێڵێ و بچێتە ئاڵمان. لەو ماوەیدا کە لە دەرەوەی رووسیە بووە کتێبێکی بەناونیشانی بناغە کۆمەڵایەتیەکانی مەسەلەی ژن نووسیوە. لە 1911 لە ڕێخستنی یەکەمین یادکردنەوەی ڕۆژی جیهانی ژنان لە ئاڵمان بەشداری کردووە و پاشان سەردانی فەڕەنسای کردووە بۆ ڕێخستنی مانگرتنی ژنانی ماڵەوە لە دژی گرانی. کۆلۆنتای کە تا دەستپێکردنی جەنگ پەیوەندی لەگەڵ حیزبی منشویک هەبوو لەبەر ناڕەزایەتی سەبارەت بە هەڵوێستی ئۆپۆرتونیستانەی منشیکەکان لەمەڕ جەنگی جیهانی یەکەم لەوان دابڕە و لە حوزەیرانی 1915 پەیوەندی بە بێلشیفەکەکان و لەنینەوە کرد. لە پاش ڕووخانی حکوومەتی تزار گەڕایەوە بۆ رووسیە و زۆر هانی بێلشیفەکانیدا کە بایەخی تایبەت بەکارکردن لە نێوژنانی کرێکاردا بدەن. بەشداری لە دەرکردنی بڵاوکراوەی کرێکاری واتە ژنانی کرێکار کرد و لە ڕێخستنی جوڵانەوەی ژنانی کرێکاردا لە دژی گرانی و باری قورسی کاری نێوماڵ دەورێکی بەرچاوی بینی. لە پاش شۆڕشی ئۆکتۆبر کلۆنتای بوو بە وەزیر بۆ کاروباری کۆمەڵایەتی لە یەکەمین حکوومەت کە لەلایەن لەنینەوە سەرکردایەتی دەکرا و تاوەکو ئازاری 1970 لەم پۆستەدا مایەوە. لەم ماوەکەمەدا بناغی کۆمەڵێک ئاڵوگۆڕی ڕیشەیی لە بواری بارودۆخی ژنان و خزمەتگوزاریە گشتیەکاندا داناوە. یەکەمین هەنگاوی چاکردنی باری گوزەرانی کەم ئەندامانی جەنگ بوو. پاشان ئەم کارانەی ئەنجامدا. هەڵوەشاندنەوەی ئامۆژی ئاینی کچان لە قوتابخانە ڕەسمیەکان، گواستنەوەی ڕەبەنە ژن و پیاوەکان بۆ بەڕێوەبەرایەتی مەدەنی، دانی مافی خۆبەڕێوەبردننی کچان لە قوتابخانەکاندا، فراهەمکردنی دامەزراوێکی تایبەت بە دەربەدرەکان بۆ شوێنکردنەوەی بێسەرپەرستان و مناڵانی بێناونیشان، پێکهێنانی لیژنەیەک کە یاسای بیمەی تەندروستی خۆڕایی بۆ هەموو دانیشتوانی رووسیە دانا، دانانی بیرۆی ناوەندی چاودێری دایکایەتی و مناڵان لە سەرەتای 1970، گۆڕینی خەستەخانەکانی مناڵبوون بۆ دامەزرا و خانەی خۆڕایی بۆ چاودێریکردنی دایکایەتی و مناڵان کە کاری ئامۆژگاریکردنی ژنانی سکپڕ بکات و کەرەستەکانی ڕێگرتن لە سکپڕی فراهەم بکات و دانانی دایانگای ڕۆژ بۆ سەرپەرشتیکردنی مناڵانی ژنانی کرێکار و هێتت. لە ماوەی ساڵێک لە دەسەڵاتی بێلشیفەکان گوزەرا بوو کە دەسەڵاتی کەنیسە بەسەر پرۆسەی هاوسەرگیریەوە بە یەکجاری وەلاندرا. یەکسانی حقوق تەواو لە نێوان ژن و پیاوان لە خێزاندا بەدیهات و هاوسەرگیری بووە ڕێکەوتنێکی ئازادانە لە نێوان دوو کەسی یەکسان کە بە هاوبەشی ژیانی پێکەوەی دروست دەکەن و هەر یەکەیان بۆی هەیە هەر کاتێک ئارەزووی کرد داوای کۆتایی هاتنی بکات. کلۆنتای ڕۆڵی لەوەدا هەبوو کە دەوڵەتی سۆڤیەت نمونەیەک بێت بۆ دەسەڵاتێک کە ژنان لە سایەیدا بە یەکسانی و ئازادیەک بگەن کە پێش شۆڕشی ئۆکتۆبر لە هیچ جێگایەکی دنیا نمونەی نەبوو بێ و بۆ کاتی خۆی بۆ چەندین هەنگاو پێشکەوتووترین وڵاتانی دنیا کەوتبوو. کلۆنتای لەوەشدا کە 8 مارس وەک ڕۆژی پشووی ڕەسمی ڕاگەاندرا دەوری پێشرە و پێشنیارەکەی هەبوو. ئەلێکساندرا کلۆنتای لە یادەوەریەکانی خۆی کە لە ساڵی 1926 نووسیویەتی دەڵێت ئەگەر شتێکم لەم دنیادا بەدیهێنابێت ئاوا ناگەڕێتەوە بۆ کارکتەری کەسایەتی خۆم. ئەو کارانەی ئەنجام داون نیشانەی ئەوەیە کە ژنان کەوتونەتە سەر ڕێگایەک کە بە ئاراستەی دانانی گشتی بە ڕۆڵیان دەچێتە پێشەوە. تەنها لافاوە شۆڕشگێڕانە نوێەکان هێزی ئەویان پەیدا کرد کە هەموو گرێدەرونیەکان و خەڵتە و پاشماوەکانی ڕابردوو کە لە دژی ژنان بوون ڕاماڵن. تەنها خەڵکی زەحمەتکێشی بەرهەمهێن دەتوانێت یەکسانی تەواو و ئازادی هەملایەنەی ژنان لە ڕێگای بیناکردنی کۆمەلگایەکی نوێوە بەدیبێنێت. کلارا زیتکین و ئەلێکساندرا کلۆنتای لە کەسایەتی خۆیاندا لە کارە گەورەکانیاندا ئازادی خوازی چینی کرێکار و سۆسیالیزمان بەرجەستە کردووە.
بەرز و بەڕێز بێت یادی قارەمانەکانی خەباتی پرۆلیتاری لە پێناو ڕزگاری و یەکسانی و ئازادی ژناندا. بەرز و بەڕێز بێت یادی کلارا زیتکین و ئەلێکساندرا کولۆنتای.